پەرژینم قایم بێت لە ڕووتانە پەرژینم قایم میزکردن بە پێوە کۆمەڵێ وتاریش لەسەر ئەوە هەیە کە کۆمەڵێکەڵەن جائیزە کۆمەڵێکەڵەن جائیز نییە لە کاتێکا ئەگەر تۆ عوزرت هەبێت بۆ نمونە خۆم وەکوی خودی خۆم باشە تۆپەیەکی سمتم پلاتینە وە قاچێکیشانم خوێنی بۆ ناچێت ئەتوانم دانیشم بەڵام زۆر جار زۆر ناڕەحەتم ئەوەی کە تا پێم بکرابێت تێم پێم کرابێت توانی بێتم ئەلحەمدولیلا وەکو خۆی جێبەجێم کردووە بەڵام جاری وایە ئەمەنە ئازارم هەیە ئەوە ناڕەحەتم زۆر باشە براکەم با من تێت گێنم تا چەند جایزە تا چەند جایز نییە زۆر باشە حودەیفەی کوڕی یەمان سەفەرێک لەگەڵ پێغەمبەری خوایە بێ صلی الله علیه وسلم دیارە پێغەمبەری صلی الله علیه وسلم لەو شوێنەیە وای خواستووە کە بە پێوە میسکە باشە شوێنەکە وەکو ئێستا بۆ منە جەنابەت ئەڵی من ناتوانم عوزرت هەیە و ئەرزانی ئەو شوێنە ئەگەر بە پێوە میزیتیان پێی پڕشک لە گیانت نادا گیانت پیس نابی ئەتوانی خۆت پاکەوەکەیت باشە بۆیە فەرمودەمان هەیە بەو شێوازە دایکە عایشەش ئینکاری لێکە ئەفەرمی هەر کەسێک وا برێت وا بڵێ بوهتانی کردووە بەدەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیکردووە بەڵام عموماً ئەگەر کەسێک بتوانێت خۆی بە پاکی ڕابگرێت و عوزرێکی هەبێ وەگەوەی جەنابەت باست کرد ئەگەر بە پێوە میسکە ئاساییە بەڵام مامۆستا عنی ئەگەر لەو بە پێوەش نەبێت لە هەر کاتێکا بۆ شێوازەی کە دانیشید ئیلە پرژەت هەر بەرەکەوێت ئەگەر تۆ گڵۆپێک خاص دانیت من دیقەتم ما پرژەت هەر بەرەکەوێت ئایا خوای گەورە لەم پرژەیە عەفوی کردین قوربانگیان ئەگە پرژەت بەرکەوێ نابێت بە هیچ شێوازێک نابێت ببینە قوربانگیان کۆمەڵی خەڵک لەسەر جادەکان کە لا ئەدەن بە تایبەت ئەها ئەوانی وە بە سیارە ڕائەوەستن و پشتەکەنە جادە پشتەکەنە ئەو خەڵکە و بە پێوە میزەکەن ئەوە سیفەتێکی زۆر ناشرینە قوربانگیان ئەوە بەڕاستی نەخۆیان پاکەکەنەوە دووەم ئەوە لە بەرچاوی خەڵک میز ئەکەن ئەوە بۆ خۆی هەمووی هەڕەشەی لەسرە و بەڕاستی لە هەموو سلوک و ئاداب و ئەخلاقی موسڵمان دوورە ئەوە بەڕاستی عیبێکی زۆر گەورەیە هەر کەسێ تۆزێ شەرم و حەیای هەبێ ئیشی وا ناکات یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەنە کەسێکی بەشەرم بووە سەحابە ئەفەرمون هەتا چاو بڕی بکردایە ئەو دوورەکەوتەوە یعنی لێ ون ئەبوو ئەنجاکە دەسی بە ئەو ئەگەیان